سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. من ڕاویارم گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان لە شار پرێسەوە پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. هاوپەیمانی نێودەوڵەتی ماوەی 6 مانگی وەک دەرفە داوەتە پارتی و یەکێتی. تۆپبارانی ئێران بۆ سەر کوێستانەکانی ناوچەی برادۆست بەردەوامە. ئەمریکا هۆشداری داوەتە رووسیا لەبارەی بەکارهێنانی چەکی ئەتۆمیەوە. هاوپەیمانی نێودەوڵەتی ماوەی 6 مانگی وەک دەرفەت داوەتە پارتی و یەکێتی بۆ یەکخستنەوەی تەواوەتی هێزەکانی پێشمەرگە. بەپێی ئەو زانیاریانەی کە لە سەرچاوەیەکی باڵای ناو وەزارەتی پێشمەرگەوە دەست شارپرێس کەوتون، ئەمریکا و بەریتانیا و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ماوەی 6 مانگیان بۆ پارتی و یەکێتی دیاری کردووە تاوەکو کۆتایی بە هێزە تایبەتەکانیان بهێن و سەرجەم هێزەکانی یەکەکانی 70 و 80 بخەنە سەر وەزارەتی پێشمەرگە، ئەگەرنا ئەوە سەرجەم هاوکاریە داراییەکانیان بۆ پێشمەرگە ڕادەگرێت. سەرچاوەکە ئەوەشی بۆ شارپرێس ڕوون کردەوە لە ئێستادا پارتی لە یەکەی هەشتای هێزەکانی فەرماندەیی هەولێر و دوو لیوای دیکەی ئامادەیە بۆ ئەوەی بخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە و هاوکات یەکێتیش لە یەکەی هەفتای 3 لیوای دیکەی ئامادەیە بۆ خستنە سەر وەزارەت. ئەوەش لە کاتێکدایە هەر لە دوای ئەو هۆشداریەی ئەمریکا و بەریتانیا یەکێتی و پارتی هەردوو یەکەی پشتیوانی 1 و 2 هێزەکانی پێشمەرگەیان خستۆتە سەر وەزارەتی پێشمەرگە. کەمێک پێش ئێستا لەلایەن تۆپخانەکانی سوپای پاسدارانی ئێران سنووری برادۆست جارێکی دیکە و بۆ سێم ڕۆژ لەسەر یەک تۆپباران کرایەوە. دوو فڕۆکەی جەنگیش بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە. بەیامنێری شارپرێس لە شوێنی تۆپبارانەکە ئاشکرای کرد ئەمڕۆ دووشەممە بۆ سێم ڕۆژ لەسەر یەک لە سنووری برادۆست سوپای پاسدارانی ئێران کوێستانەکانی ئەو ناوچەی تۆپباران کردووە و زیانی مادیشی بە هاوڵاتیان و کۆچەریەکان گەیاندووە. بەیامنێری شارپرێس ئەوەشی خستە ڕوو هاوڵاتیان و ڕەوەند و کۆچەریەکان شوێنەکانیان جێهێشتووە بەرەو شوێنە ئارامەکان. هاوکات ئەوەشی وت سەرباری بەردەوامی تۆپبارانەکان دوو فڕۆکەی جەنگی ئێرانیش گەیشتونەتە ئاسمانی هەرێم و بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە. لەلایەکی دیکەوە پاشنیوەڕێ ئەمڕۆ قایمقامی قەزای ماوەت ڕایگەیاند سنووری گەڵاڵە و شارباژێر لەژێر بۆردومانی سەختی فڕۆکەدان و تا ئێستاش زیانەکان نەزانراون و تاوەکو ئامادەکردنی ئەم هەواڵەش دیار نییە بۆردومانی ناوچەی ماوەت و شارباژێر لەلایەن فڕۆکەکانی سوپای ئێرانەوەیە یاخود سوپای تورکیا. جەیک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هۆشداری دەداتە رووسیا لەبارەی ئەگەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە دژی ئۆکرانیا. جەیک سۆلیڤان بە ئاژانسی NBC ئەمریکی وتووە ئەگەر رووسیا چەکی ئەتۆمی بەکاربهێنێت ئەمریکا وەڵامی دەداتەوە و ئەمەش لێکەوتەی کارەساتباری بۆ مۆسکۆ دەبێت. سۆلیڤان جەختیشی کردووەتەوە لەوەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی هێڵی سوورە و بەزاندنی ئەو هێڵە سوورە باجی قورسی دەبێت. پێشتر ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا ڕایگەیاندبوو ئەگەر یەکپارچەیی و سەروەری خاکی وڵاتەکەی بکەوێتە بەر مەترسی ئەوە چەکی ئەتۆمی بەکاردەهێنن.